چەند زانیاریەک لەسەر لەشی مرۆڤ بەشی پێنجەم. گوێچکەکان جگە لە بیستن هاوسەنگی دەبەخشنە جەستەی مرۆڤ. منداڵ کاتێک لە دایکە بێت 300 ئێسقانی هەیە، بەڵام کاتێک گەورە بوو تەنها 206 ئێسقانی دەمێنێتەوە. گورچیلەکانی مرۆڤ ڕۆژانە 1700 لیتر خوێن دەپاڵێون. بەشی لای ڕاستی مێشکی مرۆڤ کۆنتڕۆلی بەشی لای چەپی لەش دەکات و بەشی لای چەپی مێشکیش کۆنتڕۆلی بەشی لای ڕاستی لەش دەکات. خڕۆکە سوورەکانی خوێن بۆ ماوەی 4 مانگ ئەژین پێش ئەوەی بمرێت ڕێگە بۆ خڕۆکێکی تازە ئەکاتەوە. کێشی سپڵ لە مرۆڤی پێگەیشتوودا 200 گرامە. کاری سپڵ بەرهەمهێنانی خڕۆکەی تازە و کۆبوونەوەی خڕۆکە مردووەکانە تێیدا. چینی دەرەوەی پێستی مرۆڤ هەر 28 ڕۆژ جارێک تازە بێتەوە. فشاری خوێن بە شێوەیەکی سروشتی و لە مرۆڤی ساغ و سەلامەتدا 80 لەسەر 120. فشاری خوێن بەهۆی کۆبوونەوەی چەوریەوە لە ئەنجامی تەسک بوونەوەی دەمارەکان دروست دەبێت. ژمارەی ماسوولکە خۆنەویستەکان لە لەشی مرۆڤدا 500 ماسوولکەیە. خڕۆکە سپیەکانی خوێن لە لەشی مرۆڤدا نەخڕە و نەسپین، بەڵکو وەکو ئاو بێڕەنگن. بڵاوترین و دەگمەنترین جۆرەکانی خوێن ئەمانن کە بڵاوترینیان ئۆزاییدە و دەگمەنترین جۆریش ئەیبی ناقسە. درێژی دڵکەپەتک لە مرۆڤدا 45 سانتیمە. خڕۆکە سپیەکانی خوێن بۆ ماوەی 120 ڕۆژ ئەژین. لە چرکەیەکدا نزیکەی 8 ملیۆن خڕۆکەی سوور دەمرێت و هەمان ڕێژەش دروستە بێتەوە. ڕێژەی خڕۆکە سوورەکانی خوێن لە مرۆڤێکی پێگەیشتوودا لە پیاواندا 5 ملیۆن و لە ئافرەتانیشدا 4.5 ملیۆن لە 1 میلیمەتر چوارگۆشەدا. درێژی گەروی مرۆڤ 12 سانتیمە. پلازمای خوێن ڕێژەی نزیکەی لە 150 خوێن پێک دێنێت. خوێن نزیکەی لە 9 کێشی جەستەی مرۆڤ پێک دەهێنێت.